سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامە سفرێک ژیری باشترین بەرنامەی هەواڵی ڤیدیۆ گەیم لەناو یوتیوبی کوردی زۆر نزیکین لە 100,000 سابسکرایب تکا دەکەم لایکی ڤیدیۆ لە بیر نەکەی تاوەکو ئەکتیڤمان بەرزبی زۆرترین خەڵک بینەربی پێش ئەوەی ناو بەرنامە لەمە پێتان بڵێم کەوا چەناڵی بیرواڵا خەریکە دەگاتە 100,000 سابسکرایب بەڵێنی داوە بگاتە 100,000 سابسکرایب زیاتر لە $100 دەکاتە دیاری هەفت تاوەکو ددانە مۆبایلش دەکاتە دیاری بۆ سابسکرایبەرەکانی بۆ ئەگەر حەز دەکەی بێخاوەنی براوی مۆبایلێک $100 بڕۆ سابسکرایبی چناڵی بیرواڵا بکات لە لینکی دیسکریپشن دام ناوەروە لە کۆمنتش ئاماژەی پێ دەکەمەوە بڕۆن لەوانەیە لە بۆ خۆتان سوودەک وەربگرن چناڵی بیرواڵا تایبەتە بە بڵاوکردنەوەی بابەتی زانیاری لەسەر تەکنۆلۆژیا بە تایبەتیش خوێندنەوە بۆ مۆبایلەکان و ریڤیوکردنی مۆبایل سوودی لێ وەردەگرن کۆمەڵە بابەتێکی زۆرمان هەیە ئەوڕۆ باسی بکەم تا کۆتایی بینەر بن و زۆر زیاتر پرسن ژیرێت تو خوێندنەوە بۆ فیلم دەکەی یاخود ناکەی ئێستا بێگومان هاوڕێیان دەیکەم نازانم لەو ئاگادارینە من لە پیجی ژیر لە فەیسبوک خوێندنەوە بۆ فیلمەکان دەکەم خەریکی سەیرکردنی زنجیری ئەتاک ئۆف دە تایتنم سیزنی یەکەم وا بەرەبەرە شڕم کردیا چاڕۆیان ریڤیویش بن ئەو مانگا لە مانجی سێهەریەکە لە یاریەکانی فاینەل فانتەسی 7 ریمێک یاری فارپۆینت لەسەر PlayStation 4 هەروە Remnant from the Ashes لەسەر PlayStation 4 هەروە یاری مەکێت لەسەر PlayStation 5 لەسەر PlayStation Plus بۆ گەیمەران بەردەستە لەسەر Xbox Live Gold هەریەکە لە یاریەکانی Breakout Valhalla Metal Slug 3 یاری Port Royal 3 لەسەر Goldی Xbox بەردەستە وەروە لەسەر PlayStation ناو هەر سەیاری نوێی World Z Ace Combat 7 Skies and Now کەوتەوزەکی زۆری نمایە لاسیتن هەروە Infamous Second Son لەسەر PlayStation ناو ئەو یاری نوێنە جگە لە هزار یاری زیاتریان هەیە ئەو سەیاریەژە ماگەی دادرەیە و هەروە دەبێت پێتان بڵێم کەوا گەیم پاس زیاتر لە 20 یاری نوێی ئی بثێزدای ئێستا لە ناوی دا لە یاری ناوازەی تێدایە بە تایبەتیش یاریەکانی فاڵاو دەتوانین داخکەیتەوە یاریەکانی دوم دەتوانین تاخیر یاری ناوازەی دەتوان بڕۆ سوودی وەربگرن گەورەترین هەواڵی ئەو ڕۆژم بێگومان باسی کۆمپانیا بثێزدا و Xbox دەکەین کەوا ئێستا بە فەرمی بثێزدا بۆ بەشێک لە کۆمپانیا Xbox ئەوە هەواڵەکە نیەوەڵکو هەواڵە گەورەکە ئەوەی کەوا لەناو کۆنفرانسێکیان ئەنجامدا کۆمپانیا Xbox سەرۆکی کۆمپانیا Xbox فیل سپنسەر لە چاپێکەوتنێکدا وتی مەبەستی مەلەکڕینی کۆمپانیا زێنەماکس یاخود بثێزدا ئەوە بوو کەوا یاری تایبەت لە بۆ گەیم پاس زیاد بکەین ناتوانم بڵێم سەرجەم یاریەکانی بثێزدای دەبتە ئەکسکلوسیڤی Xboxی وتی ناتوانم قسەی لەبەرەوەی چەندین یاری دیکەمان هەیە وەکو Elder Scrolls و Fallout و ئەوانە لەسەر پلتفۆرمی دیکە ئێستا بەردەستە ناتوانین ئەوانە بکشێنینەوە بەڵکو مەبەستەکەیمە ئەوەیە کەوا ئەو یاریانە لە ڕۆژێکام لەسەر گەیم پاس زیاد بکەین و یاریەکان تایبەت بکەین بە گەیم پاس جا مەبەستی فیل سپنسەری بە زۆر مانای جیاوازێک درێ زۆر بەی خەڵکی یوتیوبەرەکان ئێستا دەڵێن Xbox هەموو یاریەکان دەبتە Xboxی نەخێت فیل سپنسەر کەسێکی زۆر زیرەکە زۆر بە عەقڵی قسەی دەکات دەڵێ ئەمە ئەو یاریانە بەردەست دەخین لە شوێنێکەوە گەیم پاسی لێ بەردەست بی جا گەیم پاس تەنیا لەسەر Xbox بەردەست نییە بەڵکو گەیم پاس لەسەر پیسیش بەردەستە لەسەر مۆبایلش بەردەستە و دەنگۆشەیە کەوا ئەو ساڵ یان ساڵێکی دیکە گەیم پاس بێتە سەر پلەیستیشنیش بنەوە دەزانم ئەوە هەنگاوێکی زۆر دوورە کە ڕوو بدە لە ژێن ڕاستی بەڵام دووری مەبینن لەبەرچێت لەبەرەوەی سۆنی ئێستا دڵی نەرم بووە یاریەکان دەداتە PC مەسەلەن Horizon 2 PC دەنگۆ هەیە Horizon 2 PC Death Stranding 2 PC دەنگۆ هەیە چەندین یاری دیکە بستە PC و سۆنی بە فەرمی ڕاگەاندێکەوە زۆر لە یاری ئەکسکلوسیڤەکانی خۆی دەداتە PC دەنگۆیەکی زۆر گەورەشەیەکەوە یاری God of War بستە PC جا چوونی یاری God of War لە بۆ PC مانای ئەوەی دەدەکەوە سۆنی بە شێوازێکی دیکە بیر دەکاتەوە جاگەر بێت و سۆنی بە شێوازە بیر بکاتەوە کاتە مایکرۆسۆفتیش بە شێوازەکە بیر دەکاتەوە مەبەستی هەردوو کۆمپانیا ئەوەیە کە پارە قازانج بکەن بێگومان مایکرۆسۆفت زۆرترین پارە بەدەستدێنی ئەگەر بێت و گەیم پاس زۆرترین شوێن بەردەست بخە تاوەکو مەسەلەن ئەگەر و تەنیا PlayStation تێ گەیم پاس مانگانەکە پارەکەی بدەیت $10 بدەیت سۆنی چۆن قازانجەکەکەوە یاریەکانی لەکنە خۆی سەرەتا بڵاو دەکاتەوە $6 خۆیان $70 خۆی وەردەگریتن لە پاش ساڵێک 2 ساڵی ئەو یاری دووبارە سەر PC بڵاو دەکاتەوە بە شێوازێکی مەسەلەن ریماستەر کراوی یاخود گرافیکی بەرز دەکرێت لە بۆ PC ئەو کاتی دووبارە بە $100 دەیفرۆشتەوە قازانجی خۆی لێ دەکات بۆیە دووری مەبینن بەڵام جیاوازەکە چ دەبی جیاوازەکە دەبی سۆنی لە پاش ساڵە گەیان 2 ساڵی یاریەکانی خۆی دەخاتە سەر PC بەڵام ئەگەرێتی مایکرۆسۆفت و کارێک بکە گەیم پاسی لەسەر PlayStation بەردەست بکە یاخود دەنگۆیەکی گەورە هەیە لەسەر Nintendo Switch لە ڕێگەی xCloud بەدەست بکات Nintendo Switch زۆر بەقوت نییە دەبی لە ڕێگەی ئینتەرنێتی ڕاستەوخۆوە دابدرێتن لەسەر xCloud لەسەر Nintendo Switch بەردەستی بخە بێگومان سەرجەم یاریەکانی بثێزدا لەسەر گەیم پاسی لە ڕۆژ یەکەم بەردەست دەبن لەبەرەوەی فیل سپنسەر وتی ئێمە لە ڕۆژ یەکەم هەموو یاریانە تایبەت دەکەین بە گەیم پاس گەیم پاسیش لە هەر شوێنێک بەردەست بی دەیتوانی بڵێ گەیم پاس دەیتوانی بڵێ سەرجەم ئەو یاریانە تایبەت دەکەین بە گەیم پاس لەسەر Xbox و PC دەیتوانی بڵێ لەسەر Xbox و مۆبایل و کۆمپیوتەری ئەو قسەشی نەکرد وتی گەیم پاس لە هەر شوێنێک کە بەردەست بی جا ئەو قسەیە وتم ئەو مانایانە لێک دەداتەوە وەک God of Warش
دەنگویەکی یەکجا گەورە هەیە لە بۆ پیسی بڵاو بکرێتەوە جا دەمێت ڕێنگۆ سەر بابەتانە بگرن پێتان وایە من وەک خۆم پێم وایە ئەو ساڵنا بەڵام ساڵێک دو ساڵی دیکە ئەو جیاوازێک کەمتر دەبتەوە لەوانەیە گەیم پاس پلیستیشن ببینین بێگومان قازانجی هەردوو کۆمپانیایە لە هەمووشی گەورەتر قازانجی گەیمەرانە بێگومان مایکرۆسۆفت گرنگی بە فرۆشی کۆنسۆڵ نادا دەیەوێت گەیم پاس زۆرترین فرۆشی هەبێت دەمێت ڕێنگۆ بگرم ئایا پێتان وایە گەیم پاس دێتە سە پلیستیشن بێتە سە پلیستیشن کارێکی باشە یاخود خراپە یاریەکانی بەثێزدای چاوەڕێتی یاریەکیان دەکەی ڕەنگەن کەوا دوو یاری گەورەیان هێشتا ئاشکرایشیان نەکردیا هیچ لەوەی لەوە هاوینی ئەو ساڵ کۆنفرانسێکی ئەنجام دەدەن بەثێزدا و ئەکسبۆکس پێکەوە ئەو لەوانەیە ئەو دوو یاری ئاشکرا بکەن کە دەڵێن یاری نهێنینە دوو ستودیۆی نوێی بەثێزدای خەریکن دەمێت ڕێنگۆ سەبابەتانە بزانم لە کۆمنتەکە دەکەم بڕیارە لەو مانگەی بەتابەتیش دەنگۆ هەیە لە 21 ئەو مانگەی کەوا پلیستیشن ئیڤنتێکی تایبەتی نوێ ئەنجام بدە ئەو جارە ستیت ئۆف پلی نازانم ستیت ئۆف پلی دەبی یاخودنا بەڵام ئیڤنتێک ئەنجام دەدە باسی دوو یاری دەکرێت ئەویش یاری فاینل فانتزی 7 ریمیک ئینتگریت بەرەوە یاری ریزیدنت ایڤل 8 لەسەر پلیستیشن 5 تاقی دەکرێتەوە وە گەیم پلی هەردوو یاری دەبینین جاو ئیڤنتە تایبەت بەپێیت ئەو دەنگۆ گەورانە بی تایبەت دەبیتەنیا بەو دوو یاری واتە چاوەڕوانی دیاری دیکە مەکەن چاڕوانی ئاشرابوون یاری دیکە مەکەن لەو ئیڤنتی پلیستیشنی بڕیار لەو مانگە ئەنجام درێ بەڵام پێشبین دەکرێت لە 21 ئەو مانگە کە دەکات یەکەم ڕۆژی نەورۆزێ ئەو ئیڤنتە بەڕاستەخۆ لە ناو چەناڵی یوتیوب پلیستیشنی ئەنجام بدرێ هاوڕێن یاریەک هەفتەی ڕابردوو ترێلری بڵاوکرا بەڵام من بیرم کرد بۆتانی باسکەم یاری ئێلین فایرستۆرمە یاری زۆر سەرنجڕاکێش دیارە کامێرەی کەسی سێمە و تاقیکەرە وەرەناو دنیا ئێلینە ئێلین یاخود ئێلینز ئەگە فیلمەکانتان بینی دەزان کەوا دنیایکی ترسناکی هەیە زێنەمۆرفی تێدا ئەو مەخلوقانە یاخود بوونەوەران تێدا خراپەکارەکان دژمنەکان دەتە زێنەمۆرف تۆ وەکو یەک لەو کاراکتەرانە یاری دەکەی کەوا لەناو کەشتێکی ئاسمانی لێ نەخوارد دەستنەسا سارەکی کەوا زێنەمۆرفی تێدایە جا یاریەکە کۆوا پارچەندە من حەزم دەکرد یاریەکە تەنیا سینگل پلەیەر بی بەڵام یاریەکە کۆواب دەبیتن واتە دەبی خۆت و چەند هاوڕێیەکت یاخود بە شێوەی ئۆنلاین هاوڕێیە دۆزیەوە ڕاستەوخۆ یان یاریەکە خۆی نەفەر لە بە دۆستەوە سێ چار کەس پێکەوە دەبی یەک مشنی ئەنجام دەواتە لایف سێرڤیسە گرافیکی زۆر سەرنجڕاکێش دیارە من دنیا ئێلینم زۆر خۆش دەوێت و لەوانەش یاریی زۆر نازداش دەرسی بە باسی GTA 6 بکەم بۆ یەکەم جار بە فەرمی قسەیەکمان هەیە لە هەم کۆمپانیای تیک توی لەسەر GTA 6 لە سەرەتای هەفتەی ڕابردوو کۆنفرانسێک ئەنجام درا لە بۆ بەڵێندەرەکانی کۆمپانیای تیک تو ئەو کەسانێکەوە پشتیان هەیە لە کۆمپانیەک تیک تو ئەو ڤیدیۆ بڵاوکرێەوە ئەو ڤیدیۆیە کابرایەت پیشان دەدا ئینڤستەرە واتە بەڵێندەرە پشتی هەیە لەناو کۆمپانیای تیک توی مقابلەی سەرۆک و خاوەنی کۆمپانیای تیک توی دەکات in my email and in the webcast, so it's clearly top of investors' minds. I know you've been asked before around GTA 6. So the question is there, how do we think about remaster and console cycle potentially impacting the timing of GTA 6? And any interest in giving a year right here? Right. So Rockstar hasn't announced any new titles for the market. When there's an announcement to be made, it'll come from Rockstar. So I'll probably leave you there, and I don't think you would have expected anything different from it. No. پێی دەڵێ کۆتا پرسیار دەمەوێت بکەمەوەیکەوە زۆر خەڵک دەپرسن ئایا ئەو یاریانەی کە ڕیماستەر دەکرێنەوە کە من لە هەفتەکان ڕابردووها باس کرد وتم چەند یاریێکی GTA خەریکنەوە ڕیماستەر دەکرێن ئەو پیاوە ئەو ئینڤستەرە ئەو بەڵێندەرە لە کۆمپانیای تیک تو لە سەرۆکی کۆمپانیای تیک تو دەپرسی ئایا ئەو یاریانەی کە بەتەمانە بڵاویکەنەوە ئەو ڕیماستەرانە بەتەمانە بڵاویکەنەوە ئایا کاریگەری دەبیت لەسەر بڵاوکردنەوە یاری GTA 6 تا ڕۆکسار ناوی GTA 6 نهینەیە سەرۆکی کۆمپانیای تیک تو قەلبی زۆر تێکدەسی نازانین کو جواب داتەوە زاینس دەڵێ تاوەکو ێستا ڕۆکسار هیچ یارێکی نوێی ئینستۆڵمنتێکی نوێی ئاشرا نەکردیا ئەگەر بێت و ئاشکرای بکەین ئەو کاتی ئاشرا دەکەین ئەو قسەیە مانایەتە ئەگەر سەرۆکی کۆمپانیای تیک توی بێگومان سەرۆکی کۆمپانیە ئەگەر بیەوە توانیت جواب نەداتەوە برێ نێکست کوێشن یاخود برێکاکە و پرسیارەی هەر جواب نادەمەوە ئەتۆ پرسیار لۆ لە من دەکەی دەیتانی ئەو قسانە بکە بەڵام بە شێوازێک جواب دێتەوەکەوە مەبەستەکەی ئەوەیە یاریەکە هێشتا ئامادە نیە ئاشکرا بکرێ کاتێکەوە ئاشکرامان کرد ئەین کاتێککە ئامادە بوو ئەوزاشای دەکەین واتە یاری GTA 6 بە فەرمی لە ژێر کارکردنەوە قسێ ئەو مانای دەدا ڕاستەخۆ لە تویتە تەقیەوە بابەتە چونکە بەڕاستی یەکەم جارە ببینین تیک تو باسی GTA 6 و ڕۆکستار باسی GTA 6 سەرۆکی کۆمپانیای تیک تو ئەگەر تەماشای دومچایی بکەی لە کاتی جوابدانەوەکە تۆزێک پێی ناخۆشە چونکە ناوێت لە ئێستا ئەو سوپرایزە بە گەیمەران بڵێ کەوامە خەریکی GTA 6 دەوێت بە سوپرایز بۆکو لۆگۆی کاتی خۆی لۆگۆیەکیان بڵاو کردەوەی 2016 بۆ بزانم لۆگۆیەکی ڕێدەدیان بڵاو کردەوە لە پاش ساڵێکی ئینجە ترێلە شتێکمان لێ بینین لەوانە هێشتاکی لە بابەتەش بکەنەوە ساڵ هیوان بەرزە و ساڵشتاکی بینین ئێستا بە فەرمی تیک تو ڕۆکستار بە فەرمی باسی GTA 6 کردیە هەر قسەکردن لەسەر GTA ئەو باڵەخانەی پێدەزانن زۆر بەتان باڵەخانەی تەواو نەکراوەکە کە تاوەکو ئێستا باڵەخانەیە تەواو نەکرێ هەندێک گەیمەر مۆدەچیان دروست کردیە واتە مۆدەرن مۆدەچیان دروست کردیە بەناوی های مایل کلب کە ناونیشانی ئەو باڵەخانەیەیە تێیدا باڵەخانەکەیان تەواو کردیە
جا چەندین گەیمەر چەندین مۆدەر بێک و کۆبینەوە لەو سەرڤەری کاریان کردیا تاتوانیتیان ئەو باڵەخانەیە پارچەکانی تەواو بکەن و شێوەیەکی ئەوها لێ دروست بکەن کە سەرنج ڕاکێشرا تاوەکو ئێستا خەڵکی داوا دەکەن ڕۆکستار ئەو باڵەخانەیە هەر ئەوها دەمینێتەوە یا بەنیاز لە DLC ئۆنلاینەکەی باڵەخانەکەمانە بە تەواو بکەیت چونکە ڕۆکستار لە DLCەکانی دەستکاری نەخشە یاری GTA 5 دەکات بۆ نە کەسینۆیەکەی کە لە ئاخر زاردەیان ناو DLCە پێشتر ئەو باڵەخانەی لەناو نەخشەکەی هەر نەبوو بەڵام بە DLCێکی ئۆنلاین ئەو باڵەخانەیان زیاد کرد زۆر خەڵک دەڵێن کاکە حەز دەکەین ئەو باڵەخانەی بین کە تەواوبی لە 2013 شێوە باڵەخانەی هەروەک خۆیتی لە مۆدی ئۆنلاینەکەی ستۆریەکەی بێگمان دەستکاری ناکرێت بە ستۆریەکە تاستەوە بۆ بەڵام ئۆنلاین هێشتا بەردەوامە لۆ تەواو ناکرێت خەڵک هێشتا کاری ناو دەکات گەپ سەردانێکە دەبینی خەڵک هێشتا کاری لێ ناو دەکات جا مۆدەرانە هەڵسانە تەواویان کردێ شێوەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە هەواڵێکی خۆش بوو هەر حەزم لێ بوو ئاگاداری من تقریبا ئێستا دەزانین کەوا قەبارەی یاری Resident Evil 8 لەسەر PlayStation 5 چەندە لەسەر Xbox Series چەندە بڕیارە کاتێک یاری Resident Evil Village یا Resident Evil 8 بڵاو بکرێتەوە سەرتا قەبارەکەی نزیک دەبێت لە 32 گیگابایتێکی لەسەر PlayStation 5 بەڵام لە ڕۆژ یەکەم ئەپدێتێکی گەورەی لە بڵاو دەکرێتەوە قەبارەی یاریەکە نزیک دەبێتەوە لە 50 گیگابایت لەسەر Xbox Series نزیک لە چلەکان دەبی لەلانێ لە 45 گیگابایت بێتە لەسەر Xbox Series قەبارەکەی بچووکترە لە چاو PlayStation 5 قەبارەی ئەو یاری ئەوەندە دەبی بە مۆدی ئۆنلاین شەوە هەرچەندە ژمارەکان بزەبسەڵ ڕاستدینە بەڵام بەپێی ئەو دەنگۆیانە بی قەبارەی یاریەکەی ناگاتە 6 گیگابایت کە جێگەی دڵخۆشیە بەڕاستی چکە دەزانین ئێستا ئەم Xbox Series X و PlayStation 5 SSD-کیان قەبارەیان کەمە بۆ دەزانین کەوا SSD-کان لە بۆ PlayStation 5 هێشتا بەردەستدینە جەماعەتی Xbox توان بزن SSD-کی 1 تێرابایتی زیادە بکڕن تاوەکو شوێنی دیکە شوێنی بەتاڵیان گەورەتر کەم بەڵام لەسەر PlayStation 5 هێشتا بەردەست نییە لافتەکەی ڕابردوو زیاتر باسی زنجیرە تەلەڤیزیۆنەکەی The Last of Us کرد کەوا پێدرۆ پاسکال ڕۆلی جۆڵی دەجێڕێتن لەگەڵ ئەو کچەکەی کە ڕۆلی ئەڵێ جێڕکەناوەکەی و نەبیژنیە کە لە زنجیرەی مەفترۆنسیە جام لە چەند ڕۆژی ڕابردوو چەندین ڤیددیۆی جیاوازی دیپ فیک بڵاو کرێەوە دیپ فیک بریتە لە هینانی دوموچاوی نەفەرەکی میخێسە دوموچاوی نەفەرچکە لە ڕێگەی ئایەوە لە ڕێگەی بەرنامەی کۆمپیوتەریەوە کە لە هەموو دیسە زۆر بەناوبانگەوە تا تیکتۆچی جا هەڵسانە شێوەی پێدرۆ پاسکالیان لەسەر جۆڵی دانایەوە شێوەی ئەو خانمە ئەکتەری بچووکیان لەسەر ئێڵی دانایە دەبینین کەوا تقریبان شکلیان ئەو ها دەبی ئەجە بزەبە لە زنجیرەکەش ئەو ها دەبنی یاخودنا دومچاو ڕیش و پرچیان هەر ئەو ها دەبی یاخودنا بەڵام جێگەی سەرنجەکەوا ببینی لە ئێستاوە خۆت چاوەڕوانەکانی خۆت بەو شێوازە لێ بکەین نەکیوا زۆر بەرزکە بری زۆر ناوازە دەبن گەیمەرێکی یاری ماینکرافتی خەڵات کرا لەیان کۆپانەی ماینکرافتی بۆ ئەوەی کە ماهەوەی 3 ساڵە لە یەک سێرڤەری خەریکی بنیاتنانی یەک شاری زەبەلەها هەرچەندە بە مۆدی کریەیتیڤ دروستی کردیەوەتە بە مۆدی سەرڤایڤڵ و ئانە دروستی نەکردە کریەیتیڤە بەڵام دروستکردنی شارێک دەناو ماینکرافتی بە هەموو باڵەخانەیەی کارێکی ئاسان نییە 3 ساڵی پێچ ئەو گەیمەرە تاتوانیتی ئەو باڵەخانانە زەخمانە دروست بکە و شارە دروست بکە کە بە قسەی گەیمەرەکەی بی دەڵێ کاملی سێڤەرەکەی ئێستا گەیمەران دەتوانن سەردانی بکەن و کاملی سێڤەرەکەش جێگەی سەرنجە تەمەشای بکەیت ئەویان هەواڵ نییە بەڵام ڤیددیۆی سەرنجەرشەش لە ماڵپەر ڕێدت بڵاوکرێ بەکەوە گەیمەرێکی یاری وارزۆنی جۆکەر لانچەری پێە وەروە کلەستەر سترایکشی هەیە هەردووچی بێکەوە لە دژی سکواتێکی بەکاردێنی لێک کاتدا و هەر هەموو سکوادەکەش داون دەکات تەماشایەکی ئەو ڤیددیۆی بکەن Mark the target! Take it out! This is Loader 2-0. Good copy. Cluster strike away. Rocket away! جێگەی سەرنجە وارزۆن لەکنە من زۆر قورسە یاریەکی لاعبەجی باشیمە لە وارزۆنی بەڵام ئەو یاریزانە جیعان فەریمیە هەروە ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری Call of Duty Mobile بڵاو دەکرێتەوە کەوا ماپی شیپمە زیاد دەکەن کە پێشتر لە یاری مۆد ژمارفەری لە مۆدی مەڵتیپلەیەرەکە بەردەست بوو ئەو ماپە کە ماپەکی بچووکە زیاتر یعنی دەمری و زنی دەبێ و دەمری زنی دەبێ و دەمری زنی دەبێ سماپەش سەریعا بچووکە لە بۆ مۆدی Call of Duty Mobile خەریکە زیاد دەکرێت کە من دڵخۆشم بە زیادبوونی مۆدێکی زەبەلەح دروستکرایە کە هەر سێ یاری GTA San Andreas GTA Liberty و Liberty City وەروە Vice City ماپەکەیان تقریبان بێکترەوە دەبەستەوە هەر سێ یاری تقریبان لە یەک کاتی بڵاوکراینەوە تا گرافیکیان لێک نزیکە بەڵام
مۆدەرێک هەڵساوە کە هەر سێ ماپی کریتی یەک ماپ وەک گیمەراتوان سەردانی بکەن مۆدەکە لە دیسکریپشن دای دەنێم ئەگەر ئەو کەسانی پیسیان هەیە لەخوان توان داوڵۆندی بکەن و یاریەکە بکەن هەواڵە چمە یاری فاینال فانتەسی 16 تقریبا بە پێی ڤیدیۆیەکی کۆمپانیای پلیستیشن بیتن کە لە چەناڵی یوتیوبی وەبزان بەرازیلەکەیتیان یاخود پرتوگالیەکەیتیان بڵاوکرایتەوە بە پێی ئەو ڤیدیۆی بیتن فاینال فانتەسی 16 سەرەتا بە شێوەیەکی کاتی لەسەر پلیستیشن 5 ئەکسکلوسیڤ دەبی واتە تەنیا لەسەر پلیستیشن 5 بەردەست دەبی دواتر لە بۆ ئەکسبۆکس و پیسی بڵاو دەکرێتەوە کەوە ئەگەر گەیمەری یاری فاینال فانتەسی بێگومان پلیستیشن دەبی هەبیتە نەگەرنا نازانم چ دەکەیت هەموو یاری زۆربەی یاریەکانی فاینال فانتەسی سەرتا پلیستیشنی ئەکسکلوسیڤ بێتەوە چیش یاری فاینال فانتەسی 7 ریمیک واو جارش هەر لەسەر پلیستیشنی ئەکسکلوسیڤە هەروەها ئەپدەیتێکی نوێ لە بۆ یاری مایکرۆسۆفت فلایت سیمولێتەر بەردەست کراکەوە هەردوو نەخشەی فرانس و بێنڵەکس تقریبا تۆزە گەسکاری کریان دەک شوێنی نوێیان لە بۆ زیاد کرا گرافیکەکەی بەرزکرایتەوە مانگانە ئەپدێتی نوێ لە بۆ یاریەی بڵاو دەکرێتەوە شوێنەکان جوانتر دەکەن گرافیکی شوێنەکان باشتر دەکەن باسی یاری ڕۆبلۆکس بکەم کە ئەم نێستا خەریکم لە مۆبایل لە ئایپادی لە کۆمپیوتەریش خەریکم دەمێت لەو یاری تێبگەم زانام گەیمەری لەوە زۆرە ڕۆبلۆکس لێکەم ڕۆژی ئەوەی کەوا پشەکانی کۆمپانیا بەڕووی ئینڤێستەران یاخود بەڵێندەران کراوەکەوە پشتی کۆمپانیا بکڕن لە ڕۆژ یەکەم بەهای کۆمپانیاکە بۆ 47 ملیارد دلار بەرز بووە 47 ملیارد دلار تەنیا یەک یاری خاوەنی 47 ملیارد دلار داهات ڕۆبلۆکس کەمان بەناو یاری دیکە هەیە کەوا بکردرێ بە پارە گەیمەرتان یاریکە بکری بە پارە گەیمەکی زۆر سەرنجڕاکێشە ئێستا تقریبا تێدەگەم کەوا گەیمەری لۆوە زۆرە بەتایبەتی لە منداڵ یەکجار زۆر دەکەن تەنانەت زۆربەی ستریمەرە عالەمیەکان تەمەنیشیان گەورەیە لە منش گەورەترین یاری ڕۆبلۆکس دەکەن یارێکی زۆر سەرنجڕاکێش دیارە نازانم کردیت دیاخودت کردیە پێ دوای ڕۆبلۆکس یارێکی چۆن لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن ئێستا ئەپیسۆدی یەکەم لە یاری تێڵ می وای بەخۆڕایی هەتایان لەسەر ئەکسبۆکس و پیسی بەردەستە و کەسانی کە حەزیان لێ دەتوانێت بخۆیان داوڵۆندی بکەن باسی مۆدمان کرد مۆدەچکە لە بۆ یاری ئەمۆنگەسی زیاد کرایە بەناوی تیرەکسکەوە ئیمپۆستەرەکە دەبتا داینۆسۆری تیرەکس کاتێکەوە مەسەرەن حرەکەی ئەوەی دەکەکەوە نەفەرەکانی کە بکوژی یاخود بخوا کاراکتەرەکەی دەبتە یەک داینۆسۆری تیرەکس و نەفەرەکانی کە دەکوژی کە زۆر سەرنجڕاکێشە هەروە سیزنی چارەمی یاری فۆڵ گایز خەریکە بڵاو دەکرێتەوە بڕیار ڕۆژی دووشەمە ئەپدێتێکی نوێی لە بۆ بڵاو بکرێتەوە لەوانەیە ترێلەکەی بینکەوە سکایلاینسی زیاد دەکەن واتە و جارە تۆزە گرافیەکەی بەو شێوازەی دەدێتن تۆزە باڵەخانە و شەقامی گەورە لە ئاسمان نۆشتان زیاد دەکەمەوە یاریەکەت هێشتا قورستە دەبی کە منشتە لەو یاری جار خراپم زۆر خراپن و یاری خراپتریش دەبمەگە بێتەوە ئەپدێتە بێتن وەروە دەنگۆی گەورە هەیە و تقریبا 100 شانێک دەنگۆی گەورە هەیە 100 کە یاری ئەمۆنگەس کرۆسۆڤەری دەکەن لەگە یاری فۆڵ گایز واتام شتەچی دەبین یەکەم کۆنترۆلەری ئەکسبۆکس سیریز X لە زێر دروست کرا و نرخیشی زۆر بەرزە بزەبت نازانم نرخی چەندە بەڵام دەزانم کەوا لە زێر دروست کرا چناڵ یوتیوبی لاینەستێک ریڤی لە بۆ تەماشای کرد و ریڤیان لە بۆ کرد کە من چناڵ یوتیوبم زۆر خۆش دێت زانیاری زۆر باش تێدا یاری مارڤلز ئەڤێنجرز لە کۆتاییدا ڕێگە بە گەیمەرەکانی خۆی دەدەکەوە دووبارە تان ستۆریەکە تەواو بکەن مەزانم پێشێکە ستۆری یاریەکەت کردیە نەدەتانی دووبارە ستۆریەکەی دووبارە ببڕیەوە دەبای یعنی پرۆگرس خۆت هەموو دیلێت کرد بە ئینجا دەست پێ بکەیت یاریەکە لایف سرویسە تەواو نابی بەردەوام شتی نوێ لە بۆ دێ ئەو جارە دەتوانی دووبارە دەست بە ستۆری یاریەکەی بکەوەتە وەک چۆن دەڵێ نیو گەیم پلەسەکەت هەیە بەڵام پلەسەکەی لەگەنێتە یا نیو گەیمت هەیە یارێکی نوێی تیم نینجا تورتلز باکریاوەکەوە بە گرافیکی کلاسیکە سایت سکرۆڵە نازانەوە یاریانەوە دروست کردیوە هەرچەندە گرافیکی زۆر سیر دیارە بەڵام هەشمێنیم یاری بکەم دوای ناوەڵیشم بە باسی یاری واچدۆگ لیجن بکەن کەوا مۆدی ئۆنلاین ئێستا بەردەستە تاوەکو چوار یاریزان دەتوانین لەگەڵ هاوڕێکانی خۆت بە شێوەی کۆواب یاری بکەیت یاریکردنیش چۆن دەبیتن هەر کەسەتان دەتوانن بە جۆرە کارکتەرێک یاری بکەن شێوەی کارکتەرێک یاری بکەن بۆ نمونە تۆ دەتوانانی بە کارکتەرێکی ستێڵت یاری بکەیت کەچکە بە کارکتەرێکی ئاکشن یەکەچ هاکەربی و یەکەچیش شارەزایی لە خوڕنی سیارەی زیاتر بێ هەر چوارتان توان یەک مشن ئەنجام بدەن و دەتوان سوود دەتوانەکانی یەکتر وەربگرن خۆشەویستانم وەکووتم سەردانی پیجی ژیر بکەن لەوێندا ریڤیو لە فیلمەکان دەکەم Attack of the Titans ئێستا خەریکم بەو زوانە ئینشاڵڵە سیزن ریڤیویان لە بۆ دەکەم هەم لە یوتیوب دایدنم هەم لە فیسبوک دێنێ بەڵام فیسبوکم تایبەتە بە خوێندنەوەی فیلمەکان لێرەتی دیکە باسی ناکەم لە بەرەوەی بینەریی زۆر کەمیە مەجبورم بریتمەوە فیسبوکی میم ئیشەکەی بکەم دەمێ خزمەتتان بکەم زۆر نزیکین لە 1000 سابسکرایب تکا دەکەم لایکی ڤیدیۆ لە بیر نەکەی تاوەکو ئەکتیڤمان بەرزبی زۆرترین خەڵک بینەربی بگەینە 1000 سابسکرایب ئەو کاتیش زۆر شتی دەگۆڕم هەمان یوتیوبی کوردی ئینشاءالله ڕێز و خۆشەویستیم قوڵکەن تۆنە هەواڵێکم پێشکەش کردم هیوادارم سوودتان لێ بەگربی ڕۆشنبیر بوونەوە لە ماوەی هەفتەی ڕابردوو تاڵقەی داهاتوی بەرنامە سفرەک ژیری خواتان لەگەڵ